دیارە لە ئێستاکەدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش کوردستان بە قۆناغێکی سەخت و دژوار تێپەڕ دەبێتن. کێشەکان لە کوردستان لە ئێستاکەدا زەق دەبنەوە، بۆیە ئەو بانگەوازەی کەنەکە بۆ تێگەیشتن و زیاتر لێک نزیک بنەوەی لایەنە سیاسیەکان بە تایبەتیش لایەنە پەیوەنددارەکان بەبای خۆ تەمەشا دەکەین. ئێمە پێمان وایە لە ئێستاکەدا ئەم قۆناغا پێویستی بە لێک تێگەیشتن و دیالۆجی نێوان هێزە سیاسیەکان هەیە، هەم بۆ ئەوەی کە کورد و کوردستان لە نێو هاوچەشە سیاسیەکاندا بتوانی پێگەی تایبەتی خۆی ممارەسە بکە، هەمیش بۆی ئەو مەترسیانەی کە لەسەر ئێمن کارەشە لە ماف و داخوازیەکانی خەڵکی کوردستان دەکەن بتوانین ڕوبەڕوویان ببینەوە. بۆیە یەکڕێزی و هەنگاونان بەرەو یەکڕێزی و لێک تێگەیشتن لە نێوان هێزە سەرەکیە کوردستانیەکان لە ئێستاکەدا بە پێویستێکی ئەم قۆناغە دەزانین و هیوادارین لایەنە سیاسیەکان دەست هەڵگرن لە ئیتهامکردنی یەکتر و ئەو شەڕی کە لە ڕاگەیاندنەکان بە بەردەوامی هەستی پێدەکەین و هەیە، چونکە هەموو لایەکمان ئەوە دەزانین کە ئێمە لە دووبەرەچیدا لە لێکترازاندا لە ناکۆچەکاندا چمان چنیوەتەوە، بێگومان دژمنان ئیستیفادەی لێ دەکەن، سوودی لێوەردەگرن و بە پێچەوانەشەوە دەبێ ئێمە هەموو لایەنە پەیوەنددارەکان و نایارەکانی خۆشمان تێبگەینین کە کێشەی کورد لە هەموو بەشەکانی کوردستاندا بە تایبەتی لە باکووردا لە ڕێگای شەڕ و فشار و هەڕەشەکردن چارەسەر ناکرێ، بەڵکو پێویستی بە چارەسەرێکی سیاسی هەیە، پێویستی بە دیالۆگ و بە شێوازی ئاشتیانە هەیە و هەموو ڕژێمەکانی پێشتریش خۆیان تاقی کردوتەوە. بەو ڕێگایە هیچ دەستکەوتێکیان بەدەست نهێناوە، بۆیە ئێمە پێویستە لە ئاستی نێودەوڵەتیشدا لە ئاستی ئیقلیمیشدا جەخت لەسەر ئەوە بکەین کە کێشەی کورد پرزگرێکی گەلی کوردستان پێویستی بە چارەسەرێکی سیاسی هەیە، پێویستە لە ڕێگای دیالۆگ و لە بە شێوازی ئاشتیانە چارەسەر بکرێت. جینام کێشەیە ڕۆژ لە دوای ڕۆژ بەردەوام دەبی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەبێ چارەسەرکردنی پرسی گەلی کوردستان، بەبێ دانان بە مافە بنچینەیەکانی خەڵکی کوردستان، بە مافی چارەی خۆنووسینی خەڵکی کوردستان ئەمن و ئاسایش و ئیستیقرار بەخۆوە ناگری و هێزەکانی کوردستان و خەڵکی کوردستان لە ماوەی ڕابردووشدا بە تایبەتی لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و داعشدا ئەوەیان سلماندووە کە هێزێکی کاریگەرن بۆ ئەمن و ئاسایش لە مەنتیقەکەدا، بۆیە پێویستە ڕۆڵی کورد و قوربانیەکانی کورد لەو نێوەدا بڕاستی بە تەقدیرەوە تەمەشای بکرێ و نێوەندە نێودەوڵەتیەکانیش هاوکار بن لەگەر میلەتی ئێمە و سنوورێک بۆ ئەو زەخت و فشارە دابنێن بە تایبەتیش کە دەوڵەتی تورکیا ڕۆژانە ڕاشکاو لەسەر زمانی سەرۆکی تورکیا هەڕەشە لە گەلی ئێمە دەکاتن.